هۆنداوەیەک بۆ کەناڵی ئامۆژگاری. ئەی مینبەری ڕازبێژانم، ئەی شاشەی جوان و ڕەنگینم، ئەی دەنگی پەیامی ڕاستی، ئەی ئامۆژگاری شیرینم، ئەی ئەو شاشەی ئاوەدانیت خستە دڵی زۆرێک لە خەڵک، ئەی ئەو هاوڕێ بێزیانەی لێت نابیندێ جگە لە کەڵک. ساڵانێکە چاوەڕوانین لە ئەهلی بیداع بێزار بووین، برینەکانمان بەسوێ بوو هەر چاوەڕوانی تیمار بووین. زۆرمان دەبی زووتەی نەرم و پێچەوانەی ڕێگەی ڕاستی، یان قەیچێکە و ئاساییە لەبەر ڕەزامەندی خەڵکی. بێگوێدانە فەرمانی خوا دای دەڕێژن فتوای نەرم، بێگوێدانە سزای خوددا بە دۆزەخی سەخت و گەرم. دین کرابوو بە ئەمرازێ بۆ دڵی خەڵک ڕاکێشان، لەکوێ بەژەوەندی بوایە وتەی خوایان بۆی دەکشان. باسی تەوحید و عەقیدە بەگوێ و زمانمان نامۆ بوو، لە جێگای هاوار بە خوددا هاواری خەڵک بۆ پەڕۆ بوو. شەرواڵی کورد ڕیشی درێژ بە چاوی نامۆ سەیر دەکرا، پۆشینی ئابا و نیقابیش بە کۆت و زنجیر دادەنرا. ئەمڕۆ ئاسوودەم بە بوونت بۆ من شانازیە، لە هەر ماڵێ بوونت نەبێ دڵم بەوێ ناڕازیە. بۆیە ئەوەندە دەتوانم داوا بکەم لەو خودایە، بە فیردەوسی خۆی شادیکە ئەوەی لە خزمەتی دایە.